ئەنجومەنی پارێزگای کەرکووک خۆی ئامادە دەکات تا بە بڕیارێکی کۆن کە تازەی دەکاتەوە کەرکووک بگەڕێنێتەوە بۆ سەر هەرێمی کوردستان چاوەڕوان دەکرێت ئەمەش ببێتە بۆمبێکی تر و گۆڕەپانی سیاسی عێراق بشڵەقێنێتەوە. نزیکەی هەفتەیەکە هەموو باسەکانی عێراق و هەرێمی کوردستان بوون بە ژێر باسی هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک کە ئەنجومەنی پارێزگا ڕۆژی 28 مانگی ڕابردوو کردی بە بڕیارێکی ڕەسمی. لیستی برایەتی لە ئەنجومەنی پارێزگا کە زۆرینەی کووردە ئێستا 22 ئیمزای کۆ کردوێتەوە تا بڕیاری گەڕانەوەی کەرکووک کە ساڵی 2008 پەسەندیان کرد بگەڕێنێتەوە بۆ ناو ئەنجومەن و دەنگی لەسەر بدەن. داوامان کردو کە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەو داوایە نوێکەینەوە جارێکی تر بەڵام ئەندامانی ئەنجومەن لە کاتی جەلسەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک وتیان ئەوە بڕیاریاندا کە لە جەلسەی ئایندەیە ئەو بڕیارە جارێکی تر لەسەری دانشینەوە و دەنگی لەسەر بدەین. دیارە پێشنیارەکە پێشکەشکرا بوو لەلایەن بەندە و ئەندامێکی تری ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە واژومان کرد دواتر 22 ئەندام ئێستا واژووی لەسەر ئەو پێشنیارە کردووە کە ئێمە جارێکی تر دەنگدان لەسەر گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان نیەکەینەوە و بیدەینە لایەنە پەیوەندیدارەکان بۆی ئەو مامەڵەی تەندروستی کە لە ڕابردووە لەگەڵیان نەکرد ئێستا لەگەڵی بکەن. بەپێی زانیاریەکانی NRT بڕیارە لە کۆبوونەوەی داهاتووی ئەنجومەنی پارێزگا پرسی گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان بخرێتە دەنگدانەوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پرۆژەی گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان وەکو مژدانە ناو دەبات بۆ کەرکووکیەکان. ئەوەش مژدەیەکی خۆشە بێ ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکە ئەوش باسە کە درێت چونکە ئێمە لە 2008 داوای ئەومان کرد بگەڕێنە سەر هەرێمی کوردستان بەڵام ئەگەر وا بووای ئەوان بە ئەغلەبیە بیانە شت تێپەڕکەن ئێمەش دەتوانین بە ئەغلەبیە شت تێپەڕکەنێکی. هاوینی ساڵی 2008 ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە کۆکردنەوەی 25 دەنگی ئەندامانی ئەنجومەن داوایان لە هەر سێ سەرۆکایەتی هەرێم کرد کە پارێزگای کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان بەڵام ئەو کاتە داواکە و بڕیارەکە تووشی ئاستەنگی زۆر هات بۆیە فەرامۆش کرا بەڵام ئێستا ئەنجومەن دەیەوێت جارێکی دیکە بیخەنەوە دەنگدان. ئاسو ئەحمەد NRT کەرکووک.